دەبێ ئاگامان لەوە بێ لەو سەری شۆ نابێ کارێک بکەین یاخود بڕیارێک دەربچێت کە لە زیانی خوێندکاران بێ بۆ قۆناغی داهاتویان کە قۆناغی زانکۆی و قۆناغێکی هەستیارە و شووی ڕۆژی شەمە بە هیچ شێوەیەک هەڵناژیرێت ئەوە بڕیاری کۆتایی لێدراوە. قوتابیانی پۆلی 12 لە بەردەمی پەروەردەی ڕۆژئاوا گربوونەوە و داواکاریان هەبوو. ئێمە داواکاریەکەمان گەیاندا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و ئەو نوێنەری قوتابیەکانی بینی لێسەدا کۆبوونەوەکان بەنجام گات دۆبنەمە زانای زیاتر لە ماوەسە نەجات بڵاوە گرم ماوەسە جاسڵاوە لێبێم کاتوو باش سپاس بۆ دەمەوە هاتنەکە و وعدی چی و بە قوتابیانەیە. ئەمڕۆ کۆمەڵێک خوێندکاری ئەزیزی پەروەردەی سلێمانی گربوونەوەیەکیان کردبوو و نوێنەرەکانیان سەردانیان کردین سەرڕای گوێگرتن و بە تەفاسیل باسکردنی هەموو ئەو داواکاریەکانیان کورت کردوتەوە لە تەرەکردنی بابەتی کوردی و عەرەبی بۆ ئەم ساڵی خوێندن و لەگەڵیدا کەمکردنەوەی پرۆگرام کە ئەوە زۆر مەحاڵ و پێشتر کەم کراوەتەوە و دواخستنی تاقیکردنەوەکان کە هەموو ئەم داواکارانەی ئەوان دەگەینە جەنابی وەزیری پەروەردە و ئێستا لە بەرچاوی خۆیان لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە قسەمان کرد و ئەو ئاراستەی لیژنەی باڵای تاقیکردنەوەکانی کردن داواکارەکانان لەگەڵ بەڕێز مامۆستا نورەدین بەڕێوەبەری گشتی ئەزموونەکان لە وەزارەتی پەروەردە کە لیژنەی باڵای تاقیکردنەوەکانن بەڕێزیان قسەمان کرد و داوای ئەوەمان کرد کە ئەم داواکاری خوێندکارانە بگەینە دەست بەڕێزیان وەکو لیژنەی باڵای تاقیکردنەوەکان لە ئەنجومەنی وەزارەت مناقەشە بکرێ کام داوایە بۆ ئەوان باش بێ و کام پلانە بۆ ئەوان باش بێ ئێمە بە زووترین کات لە ئەنجومەنی وەزارەت مناقەشەی لەسەر بکەین و جەنابی وەزیری پەروەردەش هەموو گفتێکی دا کە هاوکاریان بێت. ئەمەلێک هەیە کەشتیشان بۆ بکرێ؟ ئێمە داواکایانە گەێنین و مناقەشەیەکەین هەموو ئەو بڕیارانە لایانی سلبی ئیجابی هەیە. هەندێک بڕیار هەیە لە ئەم قۆناغەدا بۆ خوێندکاران باشە بەڵام لە قۆناغی ئایندەدا کە چوونە زانکۆ لەوانەیە بۆیان خراپێ ئەویش تەجروبەی ساڵانی پێشومان هەیە لە ساڵی کۆرۆناکە کە ئەو داواکاریانی ئەوان بۆ شێوازە وەزارەتی پەروەردە بڕیاری لەسەدا بەڵام دواتر نمرەکان بەرز بۆ وای لێ هات لە 99 بەرەو سەر ئەنجا کۆلێژی پزیشکی وەرەگرت بۆیە ئێمە دەبێ ئاگامان لەوە بێ لەو سەری شۆ نابێ کارێک بکەین یاخود بڕیارێک دەربچێت کە لە زیانی خوێندکاران بێ بۆ قۆناغی داهاتویان کە قۆناغی زانکۆی و قۆناغێکی هەستیارە و ئایندەیانە و ئەو داواکارانی ئەوان دوو لایەنەیە لایەنێکیان لە ئێسادا باشە لایەنەکەی تریان لە داهاتوودا بۆ قۆناغی زانکۆیان خراپە بێت. تایبەت بە قوتابیانی چەمچەماڵ ئەمان چیان بۆ کرا؟ خوێندکارانی چەمچەماڵ لە دوایین سەردامان لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە بۆ بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ هەموو ئەو مامۆسانێک کە مامۆسای قۆناغی 12 بوون داوایان کرد کە مکافەئە بکرێن بۆی لە ڕۆژانی پشوودا ئەو قەرەبووی کە بەهۆی لافاوەکەی چەمچەماڵەوە کە لە 9/12/25 ئەو ڕوودا و سروشتی ڕوویدا لەگەڵ دەستپێکردنەوەی دەوام بە ڕۆژانی خوێندنیان 20 ڕۆژ خوێندن فۆتا بوو لە چەمچەماڵ بۆیە ئەتواننەوە قەرەبوو بکەنەوە تا حدێکە و چارەسەر کراوە. ئەم داواکاری ئەمان داواکارێکی گشتگیرە بۆ هەموو خوێندکاران کە دیارەمانی پارێزگای سلێمانی بەڵام پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوە هەیە بۆیە دەبێت ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بناقەشاتی ئەو بڕیاران کە نابێ بڕیارێک دەربکرێت کە لە داهاتوودا زەرەر و زیان بۆ ئەوان بۆ نمرەکانیان و بۆ داهاتویان بێت. زۆر بە کورتی وەڵام بیتەوە مامۆستا پشووی ڕۆژی شەمە هەڵەگیرێت؟ پشووی ڕۆژی شەمە بە هیچ شێوەیەک هەڵناژیرێت ئەوە بڕیاری کۆتایی لێدراوە.